سەرۆک و ڕێبەری جیهانی خۆ ئامادە دەکەن بۆ کۆمبوونا G7 لە فەرەنسا. خۆپێشاندانین لە هەمبەری قەیومان لە باژاری وانێ بەردەوام دەکەن. بە سەدان باغ و ڕەزل لە خانقین هاتن شەوتاندن و زیانەکە مەزن لە پاشخۆهشت. سلااو ڕێزە بینەرین هێژاژە سدیên dengê Amerîka li Washingtona paytextê bixêrhatina we dikin bo bernamak nû ji Kurd Connection. لاوینیشەوە سڵاوتان لێبێت و ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. سەرۆک ترامپ و ڕێبەرانی بەریتانیا، کەنەدا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئیتالیا و ژاپۆن لە کۆتایی ئەم هەفتەیە لە فەڕەنسا کۆ دەبنەوە بۆ کۆبوونەوەی ساڵانەی گروپی حەوت. سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن کە میواندارێتی کۆبوونەوەکە دەکات، ڕایگەیاند هیچ ڕاگەیاندنێکی هاوبەش نابێت بەهۆی بیرۆڕای جیاوازی نێوان ترامپ و ڕێبەرەکانی تر لەسەر بابەتە سەرەکیەکان. هاوینە هەواری کەناردەریای فەڕەنسا بیاغیت خۆی بۆ کۆبوونەوەی لووتکەی گروپی حەوت ئامادە دەکات. هاوکات شارەزایان دەڵێن ڕێبەرانی گروپی حەوت خۆیان ئامادە دەکەن بۆ سەرۆکی ئەمریکا کە ناسراوە بە بۆچوونەکانی دژ بە جەهانی بوون و هەندێک جار هەڵوێستی مشتومڕ لەسەر دژ بە هاوپەیمانانی خۆی. من زۆر چاودێری کۆبوونەوەکانی گروپی حەوت و بۆ ماوەیەکیش گروپی هەشتم کردووە. لە ڕاستیدا ئەمە یەکەم جارە هەست بەو شڵەژان و دڵەڕاوکەیە بکەم. لە کۆبوونەوەی گروپی حەوتی ساڵی ڕابردوو لە کەبێک سەرۆک دۆناڵد ترامپ هەڕەشەی کرد پەیوەندی بازرگانین لەگەڵ چەند وڵاتانی ئەندام ڕابگرێت و سەرۆک وەزیری کەنادا جاستین ترۆدۆش کە میوانداری بوو بە لاواز ناودێری کرد و پشتیوانی خۆی لە ڕاگەیاندنی هاوبەشکشانەوە. ڕۆژی چوارشەممە سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن ڕایگەیاند بۆ یەکەم جار لە مێژووی کۆبوونەی گروپی حەوتدا هیچ ڕاگەیاندنێکی هاوبەش نابێت، ئەمەش بەهۆی جیاوازیەکان لە نێوان ترامپ و ڕێبەرەکانی تر لەسەر ئێران و گۆڕینی کەشوهەوا. ئەو هەڵوێستی لەسەر شانۆی جیهانیە کە هەندێک کەس وای دەبینن دژایەتی بێت لەگەڵ ئەو بۆچوونەی ترامپ کە دەڵێت ئەمریکا یەکەمە دەگونجێت. ئەمەش ڕەنگە هاوکاری بکات لە ڕووی سیاسی و لە کاتێکدا هەوڵ دەدات بۆ دووبارە هەڵبژاردنەوەی ساڵی 2020. لەگەڵ ئەمەشدا هەندێک لە شارزایان دەڵێن ترامپ بە هێزێکی تێکدەر لە کۆبوونەوە نێوتەوەیەکاندا دەبینرێت. کاتێک ئەمریکا ڕێبەرایەتی ئەم جۆرە کۆبوونەوانە دەکات، دەتوانرێت کارەکان بە ئەنجام بگات. بەڵام ئەگەر ئەمریکا ڕێبەرایەتی نەکات و خواستی نەبێت، ئەوە زۆر سەختە بگەن بە هیچ شتێک. نیگەرانی ڕێبەرانی گروپی حەوت لەسەر ترامپ ناڕوونی لەسەر گۆڕانکاری لە ڕۆڵی نێونەتەوەی ئەمریکادا بنکۆڵ دەکات لە کاتێکدا کە ئابووری جیهان ڕوبەڕووی هەڕەشەی سستبوون دەبێتەوە. لە دەمی کۆتایی جەنگی جیهانی دووهەمەوە ئێمە بەوە ڕاهاتین کە ڕێبەرێکی جیهانی ئازادمان هەبێت کە ئێمە ئاسوودە بین پێی، بەڵام ئێستا ئەوە نابینین. بەر لە کۆبوونەوەکە سەرۆک ترامپ جارێکی تر ئاماژەی بە بیرۆکەی بانگهێشتکردنەوەی رووسیای بۆ ناو گروپەکە کرد. ئەو جارێکی تر گوتی کە بۆچی لەو بڕوایەدای موسکۆ لە گروپی هەشت دەرکردرا. رووسەکان زیرەکتر بوون لە سەرۆک ئۆباما، ئەوان لە کاتی خولەکەی ئەودا کرامیان داگیر کرد. لە ساڵی 2014 ئەندامانی گروپی هەشت ئەندامێتی رووسیان لە گروپەکە دەرکرد لەسەر لە کاندنی کرایمیا، ناوچەیەکی ئوکراینیا بە خاکی خۆی و رووسیا هێشتا ئەو ناوچەی داگیر کردووە. رووسیا هیچ خواستێکی بۆ بەشداریکردنەوە دەرنەبڕیوە. ڕۆژی چوارشەممە ماکرۆن ڕایگەیاند گەڕانەوەی رووسیا بەبێ چارەسەرکردنی قەیرانی ئوکرانیا هەڵەیەکی استراتیژیە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپێ di roja çarşemê de got divê cihûê Amerîka dengê xwe bidin komariyan yan jî wê guman di helwesta wan ya niştimanperweriyê de bibe ger ew dengê xwe bidin demokratan ev yek jî bûye cihê giftûgû û rexneyan li Amerîka û İsraîlê. رخنل سەرۆک ترامپ زێدەبوونە پشتی ئاخەفتنا وی یا درۆژا سێشەمێ de got wî cihûên Amerîka destnîşan kir wekû alîgirên demokratan û gotibû ew yan ji ber nezaniyê wisa dikin yan jî ew îxaneteke mezin e. Herwiha ji daxeftina wî li Kentakî de di şeva çarşemê de got demokrat dixwazin gelek tiştên xerab bi İsraîlê bikin. برای من اگر تو دنگ خو بدیا دموکراتان تو خیانت لگل جهیان و اسرائیل دکی کسین لاواز هر تشتکی واجی و دبیجن. ڕێبەرێکی مانیا لە کۆنگرسا ئەمریکی چاک شۆمەر گۆیەک ژێ جهوێن سەرکێشە د کۆنگرسا ئەمریکی de di تویترا xwe de dibêje ew zanebûn ya bêzanebûn pêla dijbertiya sametiyê gûr dike li Amerîka û cîhanê de. Karvedana vê axiftinê li ser senator Bernie Sanders bû. Yê ji Vermont'e û cihûê bi tenê ye got dixwaze bibe serokê Amerîka di gera xwe de li Iowa anî ziman. I am a proud Jewish person. Ez cûyekê ser bilindim. Nexeme bo min deng bidem demokratan. Di rastiyê de ez dixwazim ku dengê xwe bidem kesekê cihû. Ji bo bibe serokê Amerîka.
gelek ji cihûyên İsraîlê bi serokê Trump re ne. ئەو ڕاستە. 1 ملیۆن ji sedê ew ne niştiman perwerin, demokrat ne niştiman perwerin. Ew herdem li dijî me ne, dijî xelkê welatin. Li dijî İsraîlê ne, wan ji me ra Clinton û Obama anî. Ka Obama çi kir? Bi tenê kêşe durust kir û Trump rast e. Ger wî ew gotibe, bêguman ew dizanê bi çî gotiye. Ger Trump ew tişt gotibe, ez sedalesed bi wî rême. Nerîna hinê din cuda bûn wek ya lêkolîner Şamail Rosner ji Tel Aviv. Em ji dîroka xwe dizanin ku pirsên di derbarê girêdan û piştgiriya cihûtiyê tu carî ji bo gelê cihûn ne baş bû. Ger girêdana wan bi welatên wan rabe yan gelên wan rabe jî. Ew bi awayekî xerab ji aliyê neyarên cihûyan bikartên. Dema ku serokê Amerîka tiştekî wisa bibêje, ew rewşeke ne aram û ne tendurust ji piraniya cihûyan ra çêdike. Serjimêrên pêşî ji bo hilbijartinê diyar didin got heftê pênc ji sedî ji cihûwan wekû demokrat xwe didin nasîn. Axiftina Trump li ser niştimanperweriya cihûwan û girêdana wan bi Amerîka ve hewildaneke ji bo vê jimarê kêmtir bike. Lêbelê ev guman di helwesta niştimanperweriya cihûwan de ji Amerîka re û hezkirina wan ya bêtir ji İsraîlê re jiyana wan dixe ber metirsînê de li gorî nerînê gelekan ji wan piştî gurbûna pêla nijadperestiya spiyan û nazîtiyê li cîhanê. سەرڕای باری توندی یاسایش لە شاریوان بۆ سێهەم ڕۆژ لەسەر یەک خۆپشاندان بەردەوامە بە مەبەستی ئیدانەکردنی لادانی سێ شارەوانی وان ئامەد و ماردین. Hevserokê HDP sezeyê temelî li Wanê gotinek dawgotê got mafê xwe ê demokratîk bi kar bînin di xwepêşandanan de heyanî dawî. Li Wanê xwepêşandanên hemberê diyarkirina qayûman di roja siyan de jî berdewam kir. Di heman demî de hêzên ewlekariyê jî bi giştî navenda bajarê Wanê serê kolanan bi cih bûn û çalakiyan asteng dikin. Hevserokê giştiyê Partiya Demokratîkan Gelan HDP sezayî temelê jî dibin dorpeça polîsan dan gihişte nava bajêr û li ber avahiya partiya axiftinê kir. Yapılan bu kayyum atamasına, bu gaspa... Di axiftina xwe de temelî balkişan ser diyarkirina qayyuman û da zanîn ku ew ê heta ev bêhiqûqî bi dawî bibe li kolana bin û mafên xwe yên demokratîk bi kar bînin. Beriya niha jî hev şaredar, parlamenter û endamên partiya me hatin girtin û ji bo şaredariyan jî qeyyûm hatin diyar kirin. Encaq tu carî medev ji rêya demokratîk berneda û me têkoşîna xwe bi her awayî dewam kir. Di encamê de piştî hilbijartinên siwêkî adarê me hemû qeyyûm ji bajarên Kurdan qewirandin. Niha cardin qeyyûm hat nediyar kirin. Ev yek nayê qebûl kirin. Em bang dikin ku di nava demek lez de ev biryar werin betal kirin û hevalên me vegerin ser karê xwe. Nexwe em ê hemû rêyên parastina rewa bikar bînin. Di dema axiftina temelê de polîsan nehîşt rûnişvan werin cem wî. Piştî axiftinê rûnişvanan li derdorê berhev bûn û li nava kolanan dest bi meşê kirin û bi duruşmayan biryara diyarkirina qayyûman şermezar kirin. Hêjayî gotinê ku Wezareta Karê Navxweyî hevşaredarên wan Amed û Mêrdînê ji kar dûr xistibûn û li şûna wan qayyûm diyar kiribû. Piştî diyarkirina qayyûman di serî de li her sê bajaran û hin bajarên din yên Tirkiye çalakiyên protestoyê hatin lidarxistin. Di vê çarçoveyê de li Wanê jî ev sê rojin bê navber çalakiyên protestoyê tên lidarxistin. Di van protestoyan da herî dawiyê li Wanê polîsan bi awayekî hovane ciwanek darb kiribû û ev jî bûbû sedema bertekan. Li bendeyê ku li bajarê Wanê ev çalakî berdewam bikin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Lê başûrî Rojhilatê Tirkiye polîsên Türk bi xertûmên avê xwepêşandanê nerazîbûna li ser biryara ji karderxistina sê şaredarên Kurd ji hev bela kirin. HDP لە بەیاننامەیەکدا ڕاگەیاند بڕیاری دەرکردنی ئەو شارەوانانە بەڕوونی کردارێکی دوژمنانەی دژ بە کوردەکانە.
بودما چندین روژان لسر یک ریبریبونا هیزن پولیسی ترکیه دگل خو نشاندرین ناراضی بو بردوام لسر دورخستنا سه سروکن باجروانیان کرد. لاروژا دوشنبه وزیر نافخوی ترکیه سلیمان سویلو به بریاره که سروکن باجروانیان آمده و مردین وانه جکار دورخستن به گناه وکو حکومت ترکیه دبیجت تکلین وان برای خستیه که قدغه کری لترکیه. دو اپراسیون اولهیه دا پولیسی تایبت به سرمان 12 کارمندین باجروانیان دا گرد و دست سر کرن. سروک باجروانی آمده دورخستی سردریا دا سالاداریا ترکیه بکارکی ندستوری ناف دکد. Benim inandığım anayasa değerleri Ava kareki dijî bihayên destûriye. Ew ên ez baweriye pê diînim û bi vê biryarê qayîl nabim. Ew ê hatîn destnîşankirin nûneratiya xwastên gel nakin. تبی گرتنا صدان خونی شاندران لی یا خویا دکت دیار کردن ناراضیبونا خلک هرما کردان لی ترکیه دمکی و کشتن و قیران کا کوننی یا وی ولاتی سر هل دادد. هدف لسرزار پرانیا کار به دستین خو کردار دولت ترکیه بزیدگاوی بسر دستور ولاتی و قانونان ناف کرن. Halkın %60'ına Xelkên bajarên ku şest ji sedî deng dane HDP niha îrada vê xelkê tê binpêkirin û ev bi tevahiya xwe diziye. Hevseruka HDP perwên Buldan daxwaza kareka hevbeş kir da welatî ji vê qeyranê rizgar bikin. herkesin ortak hareket etmeye ihtiyacı var. Divan rojan da divê kirdarên hevbeş were kirin da em ji vê rewşê bi serkeftî rizgar bibin. Eger me nekarî pêşê roja Tirkiye tarîye. Wezareta Navxuya Tirkiye di beyannamekê da ku yekem car bi zimanê Kurdî bêtenivîsîn û belavkirin û têda serokên bajarvaniyên Amedê û Mêrdîn û Wanê bi bikarînana postê xwe bo alîkarîkirina xirabkaran gunehbar kirin. Hevserokê HDP Sîzar temelî kirdara hikûmetê bi hêrişkirin bi ser demokrasiya welatê û gelên Tirkiye nav kir. Bu saldırı Türkiye halklarına bir saldırı. Ev hêrişe dijî gelên Tirkiye û demokrat xwazên Tirkiyeyê. Ev hêrişe bi ser kêrikar û jinan e. Ew ên li seranserî Tirkiye deng dayîn. Şareza bawer dikin hikûmeta Tirkiye bendên destûriyê jimare 123 û 126 û 127 bikartînitin bû xurtkirina desaladariya hikûmetê bi ser binyadên demokrasî. Xalid Fettah, dengê Amerîka. زیاتر لە 40 ڕۆژ تێپەڕ بووە بەسەر ڕێککەوتنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر تەیب جەبار بۆ کاندیدی هاوبەشیان بۆ پۆستی پارێزگاری کەرکووک. بەڵام هەتا ئێستا لەو بوارەدا هیچ پێشوەچوونێک نەکراوە. لە دوایین هەنگاویشدا بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگا کاندیدکردنی تەیب جەباریان ڕەت کردەوە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەنگی ئەمریکا بە ڕێگای سکایپ میواندارێتی غازی کەرکووکی جێگری مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک دەکات. بەڕێز غازی کەرکووکی سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت بزانم لە کاتێکدا ماوەیەکی کورت ماوە بۆ ڕێککەوتنەکەی کە دەبوو لە ماوەی 45 ڕۆژدا جێبەجێ بکرێت وەکو لە سەرەتادا بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی لە ئاسۆمامند ڕایگەیاند کە ئەبێ لە 45 ڕۆژدا جێبەجێ بکرێت. باشە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە ئێستادا چی ڕوودەدات؟ سڵاو لێەوە بەڵێ بەداخەوە مەسلەی دانانی پارێزگاری کەرکووک 2 ساڵ پێش ئێستا توانرادانرا بەڵام ئەوەی کە ڕێگرێت تا ئێستا زیاتر پارتی دیموکراتی کوردستانە ئەم ماوەی دواییش کا و ڕێکەوتنە کرا کە هاتنە سەرخەت بۆەوەی بێن قبوڵی بکەن پارێزگاری بۆ کەرکووک دانرێت بۆ ئەوە بوو کە دروستبوونی حکوومەتی هەرێم بەڕێوە بچێت یعنی ئەوەیان کردە شەرتیە پارتی ئەوەی کردە شەرتیە کاوان هاوکارە بن بۆ ئەوەی ئەم محافزی کەرکووک دانرێ بۆ مەرجەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمە بەشدار بێ و دەنگ بەشتەکان بدا بەداخەوە کە یەکێتی هەموو شتانەی جێبەجێ کرد پارتی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بۆ خۆی پاشە کشیەکە لە هینەکە هەر ڕۆژە و بەنەوەیەک مەسەلەنەوەی کاڵێن چەند ڕۆژێک ماوە ئێستا کە تازە بریار درراوە لژنەیە دروستکەنە و لژنیە بڕاتە لای عەرەب و تورکمان وەوانەی بۆ ئەنجومەنەکان. بەڵێ بەڕێز غازی لە میانی و توێژێکدا کامەران کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی پارتی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە کە ئەوان گرفتەکەیان لەوەیە بووە کە پرسیان پێ نەکراوە سەرەتا و هەروەها تەنها یەک کاندید هەبووە وەک دەڵێت کە لە پارێزگاکانی تر چەند کاندیدێکە بۆ توانراوە لە نێو ئەمانەیە دەنگ بدرێت بەڵام ئەمە دانانی یەک کاندید بووە. باشە بۆچی ئەمە ڕەچاو نەکرا پێشوەخت؟ نا بەداخەوە ئەو برادرە کا کامەران ئاگای لە شتەکان نییە بۆیە ئەو قساناکات
من پێم وایە لە 30 کاندید زیاتر پێشدیار کرا بە زۆری پارتی دیموکراتی کوردستان ڕەتیە کردەوە کاندیدەکان هەر ڕۆژە و نەوعێ ینی ناوەکانی شێ بڵاویش کرایەوە ینی جاروا بوو 4 و 5 کاندیدەکرا پارتی ڕەفزیە کردەوە پارتیەکە لەم بەڕەکانیەوە بوو هەر کەسێک کادری یەکێتی بێوەکو کادر قبولی ناکرد ببێتە پارێزگاری کەرکووک شتێکیشی خست بۆ پاڵێکێتی گوایە ئەمانە خیانەت 16 ئۆکتۆبەریان کردەوە کەەوە ئەوان کوردیان ڕزگار کرد بێت لە دنیاە ئەمە یەکێ لە خاڵەکان بوو کە دوایاتنە سەر ئەوەی آخرش گەیشتاوەی ئەوان هەندێک خەڵکیانە بوو هەندێک خەڵکە بوو لە دەرەوەی یەکێتیوانە هاتن کاندیدیان کرد بە سراحەت هێڵێنەوە کەرکووچەکان باشە بۆچی قبولتان نەبوو ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە لە ئێستاە زۆربەی گرفتەکانی کەرکووک بەستراوەتەوە بۆی کە پارێزگارێکی کورد دانرێ باشە بۆچی ئێوە ڕازی نەبوون با بڵین ئەگەر ئەتانەوێ بۆ باشکردنی ڕەوشی کەرکووک بۆچی لە بەردانواندن نەکرا بۆ دانانی ئەو پارێزگارەی کە پارتی پێی باش بوو پارتی پێی باش بوو ئێرە کورسان بمانوێ نەمانوێمە سراحەتێکە تر ئەبێ بڵێنوانە کورسان دابش کراوە بەسەر پشکەکانە کەرکووک محافزی کەرکووک پشتی یەکێتیە ئەگەرەوان قبولەکەن محافزی دهۆک بدەن یەکێتی خەیچێکە بابێنەوان محافزیە لێرە دانن ئەگەر قبولەکەن محافزی هەولێر بدەن یەکێتی بابێن لێرە محافزیە دانن پارتی ئەوێ کۆنتترۆلی هەموو کورسان بک بەو سیاستەی کە خۆیەوێ سیاستێکی حزبیانە نەک سیاسەتی کوردیانە بەڕاستی ئەوەی کە تا ئێستا کێشە بووە بۆ ئەوەی محافظ بۆ کەرکوودانەرێ پارتی بۆ پارتی چوە هەندێک کاندیدیاناوە کە ئەسڵەن ئەوەندەی بۆ پارتیشەکە بۆ کوردیشی ناکرد بۆ ئێمە کەرکوچەکان پێمان باش نەبووە ینی ئەوە بکرێت ئەوەی کە ئێستا هەموو لایەک لەسەرەوە ڕێکەوتن کاکتەی بدارێت پارتیش پێی باش بوو کاکتەی بدانرێت لەبەر کۆمەڵی هۆکاروانە یەکێتیش پێی باش بوو بادارێکە ئەو ڕێکەوت نەکرا بەداخەوە لە دوای ئەو ڕێکەوتنە پارتی هەموو ڕۆژێر جاری ئەم لژنێ بۆ و لژنێ وایە من پێم وایە پارتی نایەوێت وەزعی کەرکووک چاک بێتەوە هەمومانی شەوازانین باشە هۆکارەکەی چییە کە نایە وەزای کەرکووک چاک بێتەوە پارتی لە کەرکووک تووشی شکستێ بۆ هەم لە ناو جەماوەر هەم لە ناو خەڵکەکە ینی هەم لە لای بەشێک زۆری لە نەوتەوەکان و لە لای کوردیژەوی ئەو شکستە بەمە ڕاست بکاتەوە پارتی هەڵەیە کەرکووک داگیر کراوە بەڵێ کاک غازی دەمەوێت پرسیارێکی ئەوە بکەم ئێستا وەکو دەزانین ماوەیەکی زۆر کورت بەدەستەوە ماوە باشە ئەگەر ڕێک نەکەون لەسەر دانانی پارێزگایانی پلانێکی ترتان هەیە با بڵین تۆ وەکو یەکێتی قساکە یەکێتی پلانی چییە؟ ئێمە پلانەکەمانەوەی وەزعی کەرکووک چاک بێتەوە بە هەر نوعی بێت بەڵام بە چ شێوەیەک ینی بە هەر نەوعێک بە چ شێوەیەک ینی بەوە نییە مەسەن پارتی بێ خۆی فەرز کاتە سەریەمێ ئێمە ئەوەی کە ئەوان پێیان باش بوو تەیبدانرا باشە کە خۆیان قبولیان کردووە مەسەن کاک تەیبدانرێ بۆ پارێزگار ئەوانە ڕۆژی لژنەیە دروستەکەن بۆ ئیشەکە دوا بخەن من بۆ خۆم ڕێی وایە پارتیەوێ ئەم مەسەلەی کەرکووکە دوا بخاتە تا ئاگات هەڵبژاردنی ئەنجومەنی محافزەکان بۆی یەکێتیەک داننا لێرە لە کەرکووک باشە ئەگەر بکاتە کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی محافزەکان بۆچی ئەو کاتە ینی هەست ناکەن کە ئەوە دەتوانرێ یەکێتیەک دابن ینی ئێوە وەکو یەکێتی بۆچی مەترسیتان لەمە هەیە ئەمە مەترسینە وەکو خۆتانەڵێن زۆرینەن لە شارەکەیە ینی وەکو خۆت ئێستا باست کرد کە پشکی ئێوەیە بۆچی ناتانەوێت بگاتە ئەو کاتە ئەزای چیندێ ڕاستی هەموو خەڵک نازانێت لە کاتی ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی محافزە کرا لیستێکی برایەتی دروست کرا لە یەکێتی و پارتی وەکو یەک چوونە ناو ئەنجومەنی محافزەوە بەڵام یەکێتیەکان بە زۆریان پۆستیان وەرگرت بوونە وەزیر بوونە پەرلەمان بوونە محافزۆمانە شوێنەکان چۆڵ بوو کە چۆڵ بوو پارتی هاتە پێشەوە کە پارتی هاتە پێشەوە ئەنجومەنەکە زۆری بووە پارتی مەسلەیەکی قانونیە ئەوان نایەن دەنگ بدەن بۆی محافزیە دانن ئەگەر ئەوان زۆری نەبوونایە لەینەکە یەکێتی چاوەڕێوانی ناکرد چکەمان لە هیچ شتێکە چاوەڕێکێتی ناکرد ئەسڵن هەر ئەوانیش ڕێگرن لەبەرەوەی هەندێک لە عەرەب و تورکمانیش دەنگ بدەن بۆی محافزێکی کوردان رێ لێرە ڕاکانیان پێ باشترە لە کوردێ بەڵێ بەڕێز غازی کەرکووکی سپاس بۆ ئامادەبوونت بۆم بەرنامەیە سپاس بۆیش دەستە خۆش بێت Vê sedan ji rez û baxên li xaneqînê hatin şewtandin û ziyaneke pir mezin gihandiye rewşa xwedanê wan û berhemên bajêr. Zaneyarên zêdetir di vê raportê de. ڕۆژگارێک ئەم باخە سەرچاوەی بەروبوومی خوورما و جۆرەها میوەی تر بوو بۆ خانەقینیەکان بەڵام ئێستا وەک دەبینرێت بووە بە سووتماک. تا دێت ژمارەی باخە سوتاوەکانی خانەقین ڕوو لە زیادبوون دەکات. حکوومەتیش دەستەوەستانە بەرهەمی ئەم شارە نەما و دوای ئەوە تەسیری گەورەیشی کردە لەسەر ژینگە جاران ئەم باخانە کە سەوز بوو خانەقین
هەناسەیەکی تری تیا بوو خەڵک هەناسەیەکی تر پاکی هەڵامژی ئیسا ئەوەی نەما بەرهەمیش خۆتەزانیدن بەرهەمی ئەم شارە و دەرەوەی ئەم شارەش لەسەر ئەم باخانە بوو کە ئیسایی بینن وەها سوتاوە. بە پێی وتەی سەمیر محەممەد نووری سەرۆکی ئەنجومەنی شارەوانی خانەقین بۆ دەنگی ئەمریکا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەروی 6 باخی بەروبوومدار لە سنووری شارۆچکەکەی سووتێنراون بەڵام چالاکوانان پێیان وایە ژمارەی باخە سووتێنراوەکان 100 باخیشی تێپەڕاندووە. سووتاندنی باخەکان لێکدانەوەی جۆرا و جۆری بۆ دەکرێت هەندێک پێیان وایە دەستی خودی خاوەن باخەکانی تێدایە و دەیانەوەی ڕەگەزی باخەکانیان لە کشت و کاڵیەوە بۆ نیشتەجێبوون بگۆڕن بە تایبەت شوێنی هەندێک لە باخە سووتێنراوەکان تەخت کراون و ئامادەکراون بۆ پرۆژە. حاڵەتی یان دیادەی سووتانی باخەکانی خەڵکین چەند ساڵێکە بەداوامە 5 ساڵ بەداوامە هۆکاری سەرکی دوو هۆکاری بەشێکی لە باخەکان بەدەستێکی نادیات ئەسووتێڵەنگە بۆ ئاژەوە و ئیشی تێکدەری بێ بەشێکی تر گومان دەکەیت یان واقعەکەی شوەیە کە ئێمە بینین بەشێک لە خەمە باخەکان یان کەسانی دەور و پشتی نانی کەسانی نزیک لە دەسەڵات لە حکوومەت تێن یان هەدەفیانەوەی ئاماژیان کە باخان بسووتێت دواتر بیگۆڵم بۆ زەوی بازرگانی و دروستکردنی دوکان و ماڵ لەسەری و ئێستا چەندین باخی لە خاڵخین سووتێدا و بۆ تا دابش کراوە بە پارێکی خەیاڵی بۆ تا شوێنی نەشەجێ بوون. هەرچەندە باخێکی زۆر سووتێنراوە بەڵام هێشتا خانەقین بە سەدان باخیتر دەورە دراوە و خەڵکی قەزاکە دڵیان لای چارەنووسیە و باخانەیە. ساڵانێک باخەکانی خانەقین سەرچاوی بژێوی و سەرچاوی پاکڕاگرتنی ژینگەی شارەکە بوون بەڵام ئێستا هێدی باخەکان لە پێشچاوی دانیشتوانەکەیەوە دەبن بە قەرەبروت و ئەوانیش هیچ دەسەڵاتێکیان نییە جگە لە تەماشاکردن نەبێت. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا خانەقین. ڕێکخراوی یونیسێف دەڵێت زیاتر لە 650 ملیۆن کچ لە جیهاندا پێش تەمەنی 18 ساڵان هاوسەرگیریان کردووە. ئەم جۆرە هاوسەرگیریانەش زۆربەی جار بۆتە هۆی دوورخستنەوەی کچەکە لە خوێندن و هەروەها ڕوبەڕووبوونەوەی گرفتی دەرونی. دەنگی ئەمریکا پرۆژەیەکی یەکساڵی ئەنجامدا بۆ ئەوەی ژمارەیەک لەو کچانە خۆیان باس لە ژیانی خۆیان بکەن. بۆ بۆگای تەمەنی 11 ساڵ لە دار و کاغەز فرۆشتنەوە بوو بە ژن بۆ ئەوەی قەرزی دایکی بداتەوە. منەگریام ئەمیست کەسێک هاوکاریم بکات بەڵام هیچ بژاردەیەکی ترمان نەبوو خاوەن قەرزەکە فشارێکی زۆری کرد بۆ سەرمان. بە گوێرەی ڕێکخراوی یونسێف زیاتر لە 12 ملیۆن کچی خوار تەمەن 18 ساڵی هەموو ساڵێک هاوسەرگیریان پێدەکرێت. ئەو کاتی هاوسەرگیریم کرد نەکەوت بوو مەستوری مانگانەوە لە ماڵی هاوسەرەکەم کەوت مەستوری مانانە. هەندێک لەو کچانە لە ژێر فشار دەستە ناو پرۆسی هاوسەرگیریەوە. ئەمەش وەک بەردەوام بوون لە سەر نەریتە کۆمەڵایەتیەکان و هەندێک دەڵێن تەنها چەند بژاردەیەکی سنوورداریان هەیە. من کچەکەم بە شوودا لەبەر ئەوەی هیچ شوێنێکمان نەبوو لی بژین لەکوێدا بەخێوی بکەم ئەگەر من لە خانوویەک دەبوومایە لەگەڵی ئەگەر خانووی خۆم هەبوایە وەکو ئێستا بە دڵنیاییەوە ئەم نرد بۆ قوتابخانە پێویستی بەوە نەبوو لە تەمەنەکانی 11 و 12 و 13 ساڵیدا هاوسەرگیری بکات دەیتوانی بخوێنێت و کارێک بدۆزێتەوە و یاخۆت فێری کارداریەک بێت. هاوسەرگیری پێشوەخت لە کۆمەلگا جیاوازەکاندا ڕوودەدات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زۆربەی ویلایەتەکان ڕێگە بە هاوسەرگیری خوار 18 ساڵ دەدەن. ئەگەر کەسەکان هەندێک مەرجی هاوسەرگیریان تێدا بێت لەگەڵ ئەوەشدا ڕەخنەگران دەڵێن زۆربەی ئەو هاوسەرگیریانە بۆ خۆلادانە لەو یاسا و دەستورانەی پەیوەستن بە دەستدرێژی سێکسی کچانی تەمەن خوار 18 ساڵ. من ئەوم بینی کاتێک لە نێوان 13 و 14 ساڵیدا بووم بۆیە یەک لە دوای یەک دوای چەند ساڵێک بەیەکەوە بووین. من لە تەمەنی منداڵیدا دووگیان بووم ئەمە جۆرێک بوو لەوەی کە ئێمە ئەبوایە هاوسەرگیری بکەین بۆیە من نەمویست ئەو بچێتە زیندان. بە گوێری چاودێرانی مافەکانی مرۆڤ ژنە گەنجەکان ئەگەری زیاتریان هەیە بۆ واسێنان لە قوتابخانە. ئەوانەی دووچاری مامەڵەکردنی خراپ و ژیان لە هەژاریدا دەبنەوە بە بەراورد لەگەڵ ئەوانەی کە لە تەمەنێکی گونجاودا هاوسەرگیری دەکەن. من منداڵێتی خۆم لە دەستدا من حەزم لە چوون بۆ قوتابخانە بوو بەڵام ئەوان ڕێگەیان پێ نەدام. حکوومەتەکان دووچاری فشاری نێونەتەوەی دەبنەوە تا کارێک لەو بارەیەوە بکەن بە تاکە کەسییان بە گروپ بەهانایانەوە بچن بۆ ئەوە یارمەتی ئەم کچە گەنجانە بدەن. شەوێک بەر لە ئاهەنگی مارە بڕین بەرپرسێکی ناوچەکە هاتە ماڵمان تا پرسیار بکات کە ئایا من دەمەوێت هاوسەرگیری بکەم کاتێک گوتمنا ئەو ئاهەنگی هاوسەرگیریەکەی ڕاگرت. سوڵتان تومەردەم خۆشببختی لە هاوسەرگیریەکەیدا دۆزیەوە. من هەرگیز هاوسەرەکەم نەبینی بوو نەمدەناسی لەگەڵ تێپەڕبوونی کات ئێمە یەکترمان ناسی من ئیستا زۆر دڵخۆشم سوپاس بخوا.
بەڵام حاڵەتەکە جیاواز بوو لە ناو زۆربەی ئەو بووکە منداڵانەی چاویان بە کۆرسی پرۆژەکەی دەنگی ئەمریکا کەوت. ئێستا تەلاقدرا و دەست لێ هەڵگیراوەکان نیگەرانن لە لەدەستدانی خوێندن و پەروەردەیان. ئەگەر من درێژەم بە خێدنەکەم بدایە ئێستا دووچاری ئەو هەراسانکردنە نەدەبوومەوە لەلایەن خەڵقی ترەوە دەمتوانی کارێکی باش بدۆزمەوە. ئێستا دایکەکان خۆیان دەڵێن ئەوان پەشیمانن لەوەی منداڵەکانیان منداڵیان لێزەوت کرا. ئەوان هەرگیز نایانەوێت کچەکانیان لە تەمەنی منداڵیدا هاوسەرگیری بکەن. من ئێستا لە پێناو منداڵەکانم تێدەکۆشم تا ئەوەی من بینیم ئەوان نەیبینن دەبێت یەکێکە بێت لە پێناویان تێبکۆشێت. نەتەوە یەکگرتوەکان هەوڵ دەدەن تا ساڵی 2030 ئەو نەریتە نەهێڵن. لە سودانا باشوور جی گروپێک bi navê mêr ji bo jinan hatiye damezrandin ji bo alîkariya jinan bike. Sandey Joseph li paytexta Sudana Başûr ji bayê li malbatexizaniya bi 12 kesan mezin bûye. Dema ew hatiye temena serê mehabûnê malbata wê nikaribûye jêra pedên paqijiyê bikire. هەر دەماکو سەرێمەهەبوونا من دەهات من پارچەیەن کنجان ئانژی جارنان کاغەزێ دەستاوێ بکاردەانی. Li dibistanê henek bi sandeyê dahatkirin û pir şerm dikir. Wê dibistan berda ducan ma tu carî ve negeriya dibistan. Îro paqijiya ofîsan dike ku zaroka xwe xwedî bike. Li Başûrê Sudanê komek aktivîstya bi tevahî zilamın ya bi navê mêr bo jinan dixwazin pêşî li ber çarenivîsa heman ya keçên din bigirin. گور gelek henekan bi ser mehbûna kiçan dikin. Dema ewlekeyek xwînê li ser kiçan dibînin bo wan dikenin. Em jî hewl didin ku bo wan bidin fêm kirin ku ew tiştek xwezayî ye. Koman mêr bo jinan dixwaze bi perwerdeyên serê mehabûnê û paqijiya jinanî yên di dibistanan de şerpezekirinê bi dawî bike. Pedên paqijiyê belavkirin û riyên karanînê nîşandan. Di destpêkê de ez ditirsiyam ji ber ku pirs hebûn û min nezanîbû ku çawa bersiva van pirsa bidim. Lê di dawiyê de me hez dikir ku ez başim û ez gelek spasdarim. Koma mêr bo jinan alîkariya keçên ku pedên wanê paqijiyê tuneyê dikin da ku ji cîvatê neyên îzole û qutkirin. Ez bi rastî bandor bûm ji ber ku ev careyeke me li welat zelam behsa seremehbûna jinan dikin. Her wa ew kurên Başûrê Sudanê jî perwerde dikin. îro ez gelek serbilindim ji ber ku başa mirov piraniya Kur'anê hîn bike da ku keçan jî teşvîq bike û ez pir kêfxweşim. Akumo dibêje ev dema şikandina bêdengiya li ser serê mehabûna jinan e û mêr bo jinan gavek baş e. لێرەشدا دینە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان هەر شاد و بەختەوەربن. سلااو.